12 ڕۆژە جەنگی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران بەردەوامە. باسی لێکەوتەکانی ئەم جەنگەتان بۆ دەکەم لەسەر ئابووری ئەمریکا. بەرزبوونەوەی نرخی وزە. داخرانی گەرو هرمز کە ڕێڕەوی نزیکەی لە سەدا 20 نەوتی جیهانە بۆتە هۆی ئەوەی بەرزبوونەوەی نرخی بەنزین لە ناوخۆی ئەمریکادا. ئەوە شتێکی گواستنەوە و بەرهەمێنانی لە هەموو کەرتەکاندا بەرز کردوێتەوە. یەکێک لە لێکەوتەکانی دیکە هەڵاوسانی ئابووریە. بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی دەبێتە هۆی گرانبوونی کاڵا و خزمەتگوزاریەکان. ئەمە وا دەکات بانکی ناوەندی ئەمریکا ناچار بێت ڕێژەی سوود بە بەرزی بەهێڵێتەوە. ئەمەش گەشەی ئابووری خاوتر دەکاتەوە. یەکێک لە لێکەوتەکانی دیکەی ئەم جەنگە لەسەر ئابووری ئەمریکا خەرجە سەربازیەکان و کورتێنانی بودجەیە. جەنگ پێویستی بە تەرخانکردنی ملیارەها دۆلاری زیادە هەیە بۆ وەزارەتی بەرگری. ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی قەرزی نیشتیمانی ئەمریکا و فشارش دەخاتە سەر بودجەی کەرتە مەدەنیەکانی وەکو تەندروستی و پەروەردە. یەکێکی دیکە لە لێکەوتەکانی ئەم جەنگە لەسەر ئابووری ئەمریکا ناجێگیری لە بازاڕە داراییەکاندایە. بۆرسەی ئەمریکا بەهۆی نادیاری دۆخەکەوە تووشی شڵاژانەوە و بەرهێنەران پارەکانیان لە پشکەکان دەکشێنەوە و ڕوو لە کڕینی زێر یا جۆرە کاڵایەکی سەلامەتی ئەکەن کە ئەمەش دەبێتە هۆی دابەزینی بەهای پشکەکان. یەکێک لە لێکەوتەکانی دیکە تێکچوونی زنجیرەی دابینکردن. هەرچەندە بازرگانی ڕاستەوخۆی نێوان ئێران و ئەمریکا کەمە، بەڵام جەنگەکە کاریگەری لەسەر هاوبەشە بازرگانیەکانی ئەمریکا لە ناوچەکە و جیهانیش دەبێت. ئەمەش دەبێتە هۆی دواکەوتنی گەشتنی کاڵاو و هەروەها زیادبوونی تێچووی بارهەڵگرا نێودەوڵەتیەکان.